ئەو دکاندارەکانی ئێرەن بەخێرات والله زۆر باشین شەکەش زۆر باشی دەڕواتن لە خوای بەزیادی رازین زۆر رازینە توش رازینە ئەم بازارە هەردووە و ڕووداوی ئاگرکەوتنەوە من هاتم ئێرەم بینی بەداخەوە کە ئەو ڕووداوە ڕوویدا و جێی نیگەرانی ئێمە بوو هەر ئەو کاتە ئێمە بەڵێنماندا کە ئەوانەی لە پشتم ڕووداوان ئەوانەی ئەو لایەنەی دەستی تێدا لە ئاگر قسمی ئەم بازارە بۆ خەڵک ئاشکرای بکەین و لە خۆش بە زیاد بێ ئەو دەست و لایەنەش دیار بوو کە کێ بوو لە پشتم ڕووداوە قیزەوانە وەستا بوو ئەوانەش ئیجراتی یاساییان بەرامبەر کراوە هەرە وەختەش بەڵێنیەوەشماندا کە شوێنەکە نۆژان دەکەینەوە خوشحاڵم دەبینم کە کاری لەسەر دەکرێ و وەدارم تۆزێ پەلەی تێدا بکەم بۆی زووتر تەواو بێ و دڵنیاش بن لەوەی کە من خۆم ئینشاڵڵا شتێکیشمان ئامادە کردووە بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی کە زیانیان پێکەوتووە بە پێی ئەو قوارەی زیانەکەش ئینشاڵڵا ئەو هاوکاریە بەسەر هەموو ئەو کەسانەی کە لێرە زیانیان پێکەوتووە دە بەش دەکەین و هاوکاریان دەبین ئینشاڵڵا خۆشی دەدەکەین زۆر سپاس بۆ هاتن ئەمە وەکو بەناوی هەموو زێڕەنگران زۆر سپاسی جەنابەت دەکەین کە دەبینێت سەرۆکی حکوومەت بە خەمخۆریەکی زۆرەوە بە جۆش و خۆشە هەل لە سەرەتایی بۆدانی ئەو کارە ساتەوە و دوای ئەوەش کێستە سەردانت کردین واجبیانمانە خزمەتی ئێوە بکەین و ئێمەش هەولێرین دەستخۆشیت لێ دەکەم زۆر سپاس کە هاتی و ئێرە جارێک کەس قسەی خۆشت سەلمان دووبارە و سێبارە دەستخۆشی دەکەم دوو بەشەیە قەیسەری ئاسارە و قەیسەری نوێ ئەگەر ئەمە بەشیان ئاسارە ئەو بەشان ئەمە ناتوانن زۆر دەستکاری بکەن وانە بەڵێ ئەوەی منەظەمەی ئەمانەکان لەگەڵمان لە خاتن بەپی ڕێمایەکان جێبەجێ دەکەین پێشترەوانە دوو نهۆم بوونە هەرێک نۆمیشی کردیا ئێستا مە نۆمیش سەرۆشمان لە نۆژانکردنەوە ناتوانانی نۆمیش سەرۆژ بەکاربینەوە وەچی قەدیمی قەد ئەوەی پێشتر هەبووە سەلامەتیەوە هەموو سەیفێتی و تەوان وێنەری بەرگی شارستانیشمان لەگەڵە دەستان خۆش سەلامەتی سپاسم هذه هم أجنبية ليرة يعني زور زرر لهم يعني لا ما تسكرية هنا قريب شيء دوستا دولة دوالي ريش ذاك مستفيدة بس قالوا بس بخەڵکی تریش بێتێرە بۆ ئەوەی بزانن هەولێر شارێکی جیهانیە هەموو خەڵک بێ بزانی کولتوری ئێمە فێری کولتوری ئێمە بن حەقی خۆی عیلاجی چوونە پنی چەندی پێ دەرن ئەوە دۆ دەکەین ئەو هەر کرێکاری خۆی دەکاتن جوابی شاوتان لێ بێ چاوانە دەکەی